درەنگەیشتنی پرسیاری تاقیکردنەوەکانی قۆناغەکانی 12 ئامادەیی و پیشەیەکان بۆ هۆڵەکانی تاقیکردنەوە لە چەند خوێندنگەیەکی سلێمانی ناڕەزایی لێکەوتەوە و لە 2 خوێندنگە خوێندکاران گرتبوونەوەیان ئەنجامدا. لە سعات هەشتەوە چاوەڕێیم چینە قای ئیمتیحانەوە، 8:09 چارەگنۆنی و کەس نەیهێشتۆ بچێتە قای ئیمتیحانەوە. پرسیارەکانی هێناوە بە بەرچاوی ئێمەی هێناوە بردوێتە قای ئیمتیحانەوە. خوێندکاران دەڵێن لە کاتژمێر 8 و 30 خولەک لەناو هۆڵەکانی تاقیکردنەوە بوون، بەڵام کاتژمێر 9 و 15 خولەک پرسیاریان پێگەیشتووە. ئەوەش کاریگەری دەرونی لەسەریان دروست کردووە. لەو 2 خوێندنگایە خوێندکاران ئامادە نەبوون بچنە هۆڵەکانی تاقیکردنەوە تا ئەو کاتەی بەرپرسانی پەروەردە چوونەتە ئەو 2 خوێندنگایە. کاتژمێر 8:30 لە بەردەم هۆڵی تاقیکردنەوە ئامادە بووین، بەڵام مەدیرقاغا نەیەش بچینە ژوور بە بیانەوە ئیجارە پرسیار نهاتووە. لە بەشەر چاوەڕێمان کرد هەرجارە ناوەتا بوو بە 9 دقیقە 9 چارەگ پرسیارەکان هاو بەجزیەوە لە شوێنێکە ڕۆشتی. ئێمە لەو ماوەی کە هەر چاوەڕێمان کرد پێمانەوە بۆچی نینە ژوورەوە چ پرسیاران چی وەیتیایە ئەوتمان فرۆشاوتی فرۆشا بڕۆ لەکوێ چی بیکڕە، یعنی ئوسلوبی مەدیرقاغا نییە. بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیش بە NRT ڕاگەیاند دواخستنی پرسیارەکان بە پلانی خۆیان بووە و بەو هۆیەشەوە 7 کەسیان دەستگیر کردووە کە پرسیارەکانیان فرۆشتووە و دراونەتە دادگا. بێنە 70 شتێکمان گرت، ئەم بەیانیەش 7 کەسمان گرتووە. ئێستا یەک کەسیشمان بە حینادانەوە ئێستا تۆزیکەی ژەبین. ئەمەمان گۆڕی و هەندێک کەسیش گیرا بالفعل اعتراف کرا بەوەی کە ئەم حاڵەتە بۆ شێر بوو هەمووشی ئیجراعات و دراون بە مەحکەمە. خۆمان بەرنامەی خۆمانە خەپەیەکمان بەکارهێناوە جیاواز بە ڕۆژانی کرد و تەسەوڕەکەم سەرکەوتوو بووین و حەزیجەکەم پێت بڵێم ئەوانەشی کە دەستیان هەبووە هەرهەمووی سەفەکرانەوە دەستیان بەسەراگیراوە و وەزانیمان لە چ بازنێکە ئەم حاڵەتە هەیە. دوای ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چەند بەڵگەیەک لەسەر دزەکردنی پرسیاری تاقیکردنەوەکان بڵاو بووەوە، وەزارەتی پەروەردە دەستی کرد بە بەدواداچوون و ڕایگەیاند 72 کەسیان داوەتە دادگا کە دەستیان لە دزەپێکردنی پرسیارەکاندا هەبووە. لە ئێستاشدا بۆ ڕێگرتن لە ئاشکراکردنی پرسیاری تاقیکردنەوەکان گۆڕانکاری لە شێوازی دابەشکردنی پرسیارەکان بەسەر هۆڵەکانی تاقیکردنەوەدا کراوە. ڕاستە خۆشتان نەزانن لە بینی ئەو کاتێک کە وەزارەی پەروەردە دایناوە لەگەڵ ئێرە ینی کە 10 دقیقە بێ یاخۆ 5 دقیقە بێ بێگومانە مەس هاتوچۆیە گرانی ڕێگاکانە پرسیارەکان هاتای گەینی بە شێوەیەکی یاسایی دوای ئەوە ئەم وەرەقەی کە وەریەگرن ئەم فۆرمە ئەبێ سەرپەرشتیان خۆی لە بنکەکە پڕیکاتەوە. بەپێی بڕیاری ژمارە 192 وەزارەتی پەروەردە پێویستە سەرپەرشتیاران خۆیان لە بنکەکانەوە پرسیار ببن بۆ هۆڵەکانی تاقیکردنەوە و فۆرمێکیش پڕ بکەنەوە. لە بڕیارەکەدا هاتووە کە پێویستە کۆتا کات بۆ گەیشتنی پرسیارەکان بۆ هۆڵی تاقیکردنەوە و دابەشکردنی 8 و 50 خولەک بێت. کارزانتارە NRT سلێمانی.